ئێمالکردەی بەرکەوتوانێکی دابەران ئێمە لەسەر ئەم دوتەوەرا ڕۆڵساکەی بەگوێ گەیشتووە و قۆناغەکانی کەیسەکە و مەترسیانەی کە لەسەر طبعا ئێمە بۆ 12 ساڵەچێ خەریکی تۆمارکردنی کۆکردنەوەی دۆکۆمنت و تۆمارکردنی سکاڵاین لەسەر ئەو کۆمپانیایانەی کە کاتی خۆی چەکی کیمیایی و مەوادی خامی چەکی کیمیایان فرۆشتووە بە ڕژێمەکەی سەدام لە قۆناغێک لە قۆناغەکانە و لە ساڵی 2014 هەستمان کرد کە وەکو کۆمەڵی قوربانیانی کیمیابەرانی هەڵەبجە و تیمی پارێزەرانی کەیسەکە هەستمان کرد کە فەراغێکی یاسایی هەیە بۆ ئەوەی دادگا ڕێڕەوی یاسایی خۆی وەرگرێ و دانیشتەکان بەڕێوە بچن. فەراغەکەش نەبوونی پرۆژە یاسایەک بوو بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوان و قوربانیانی جینۆساید. تەبەن سەیرە بەلامانەوە ئێمە لە دوای جینۆسایدێکی گەورە لە دوای زنجیرە جینۆسایدێکی یەک لە دوایەکی گەورە سەرکردایەتی کورد ئیدعای حکومداری و بنیادنانی پەرلەمانی نابەڵام هەتا ئێستش کە ساڵی 2021 پرۆژە یاسایەک یان یاسایەک نییە تایبەت بە قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی جینۆساید. لەو کاتەوە ئێمە لە ڕێگەی کۆمەڵی پارێزەری دڵسۆزەوە هەستان بە ئامادەکردنی پرۆژە یاسایەک تایبەت بە زیان لێکەوتوانی قوربانیانی جینۆساید لەژێر ناونیشانی پرۆژە یاسایەک بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی تاوانە نێودەوڵەتیەکان لە پێش و لە پاش دەرچوونی یاساکەش. لەو کاتەوە ئێمە دوو خولی پەرلەمان لەگەڵ سەرۆکایەتی هەردوو خولی پەرلەمان دانیشتنمان کرد لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکانە دانیشتنمان کردووە چەندین جار لەگەڵ حتا ئەو لایەنانش کە فراکسیۆنیان لە پەرلەمانە هەیە دانیشتنمان کردووە لەگەڵ نوێنەرانی هەڵەبجە لە پەرلەمانی کوردستانە دانیشتنمان کردووە و یەک لە دوایەکیش بەڵێنی لە سەتاسەتیان پێداوین کە پشتیوانی ئەم پرۆژە یاسایە بن و کۆمەڵی قسەی بریق و باقی تر کە هەرچی بۆیەوە و بۆ کە سوکاری شەیدان بکەین ئێمە هێشتا کەممان کردو بەڵام بەداخەوە بەڵێنەکانیان ناڕاز بوون هەتا ئێستش ئەم پرۆژە یاسایی لە ساڵی 2014 سەرپێ نەکەوتووە و نەبوونی ئەم پرۆژە یاسایش ئەبێتە ڕێگر لە دەرچواندنی قەراری مەحکەمە لە مەساڵحی قوربانیانی کیمیابەرانی هەڵەبجەیە. کۆمەڵی قوربانیانی کیمیابەران سەبارەت دانیشتنی بڕۆمان سەبارەت بە دوو تەوەرە تەوەرێکیان مەسلەی ئەو کۆمپانیانەی کە دادگاییکردنی و کۆمپانیانەی کە چەکیان داوە بە ڕژێمی بەعس ئاگادارکردنەوەی خەڵکەکە کە کەیسەکە لە چ قۆناغێکایە و مەترسیەکان و ئەو کێشانەی کە لەبەردەم کەیسەکەدان بۆ خەڵکەکەی ڕوونەکەینەوە. خۆشبەختانە دادگایەکە ئێستا زۆر بە قۆناغێکی باش هاتەیە پەڕێ کەیسەکە گوازاوەتەوە بۆ دادگای سلەیمانی لەوێ دەستمان کراوەترە و مرافعەکان زۆر بە باشتر دەرفەت ئەبێ بۆ ئەوەی کە بەڵگەکان تەقدیم بکرێت. بەڵام بەڕاشکاوی ئەو کێشەی ئێمە ئەوەیە ئەو پرۆژە یاسایی کە تەقدیم کراوە لەلایەن فراکسیۆنەکان بە سەرۆکایەتی پەرلەمان تەقدیمان بە فراکسیۆنەکان کردووە کە ئەو پرۆژە یاسایە پەرلەمان بیکا بە یاسا بۆمان لەبەرەوەی ئێمە ئەگەر ئەو کەیسەش ببینەوە ئەگەر ئێمە نەتوانین ئەو پرۆژە یاسایە دەرکەین دۆڕاندوومانە لەبەرەوەی یاساکانی حکوومەتی عێراقی بۆ هەر کەسێک ئەتوانێت داوای سکاڵا بکات لەسەر هەر کەسێک کە تاوانبار بێت دوای 30 ساڵ ناتوانێت بەپێی ئەو بەڵگانە ئێمە ناتوانین لەبەرەوەی تاوانی کیمیابەرانی هەڵەبجە 34 ساڵی تێپەڕاندووە بۆیە ئەگەر ئێمە نەتوانین ئەوە یەکلایی بکەینەوە بەڕاستی ئێمە خەڵکەکە ئاگادارکەینەوە چۆن ڕێگای فشار بدۆزینەوە کە پەرلەمان ئیجبارکەین لەو ماوەی کە لە بەردەستیاتی ئەو پرۆژە یاسامان بۆ بکە بە یاسا.